خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕا 48 لاپەڕا 48 دەربارەی ڕوونکردنەوەی ماوە. لێرە ماوە خوێندکاری ژیر بەواتای کاتێک کە ژمارەك دابەش دەکەی بەسەر ژمارەیەکی دیکە هەندێک جار ماوە دەمینێتەوە. ئەوەی لە دەمینێتەوە کە پێی دەڵێن ماوە، کە دەبی ناچارین یان بنووسین ماوە یان فاریزە دانەین و سفر زیادکەین. مەبەستی لێرە ئەو ماوەیە، نەک ماوەی نێوانی دوو شار بۆ وێنە. پێشی بچینە لای ڕوونکردنەوەی ماوە، پێداچوونەوەی خێرا لێرە تەماشایان دەکەین. 480 دابەش 6 4 دابەش 6 نابی لەبەر هەندێک 48ەکەی هەموو وەردەگرین. 48 دابەش 6 یەکسانە بە 8. ئەمە لێرە نانووسم، لەو خوارەوەی دەنووسم چونکە جێم نییە. خوێندکاری ژیر لێرە دەنووسم ئەنجامەکە. 48 دابەش 6 دەکا 8 0 دابەش 6 دەکا 0 واتە ئەنجامەکە دەبیتە 8. لێرە 65 دابەش 8 یەکسانە بە 8 چونکە 8 جاران 8 دەکا 64 یەک دەمینێتەوە 16 دابەش 8 دەکاتە 2 واتە ئەنجامی دابەشکردنەکە یەکسانە بە 82. هیچ نەماوە چونکە 2 جاران 8 دەکا 16 هیچ ماوە لێرە نییە. لێرە 1047 دابەش 7 لە جێیەکیت کە ئەنجام دەدەم چونکە ماوە هەیە. گەلێرە تەمەشاکەین خوێندکاری ژیر 1047 دابەشی 7 دەکەم. 1 دابەش 7 نابی دەی وەردەگرم هەموو 10 دابەش 7 دەکاتە 1 1 جاران 7 7 10 7 لێ بڕوا دەکاتە 3 ئەو جا چارەکە دێتە خوارێ 34 دابەش 7 4 چونکە 4 جاران 7 دەکا 28 34 28 لێ بڕوا یەکسانە بە 6 ئەو جا 7ەکە دێتە خوارێ 67 دابەش 7 یەکسانە بە 9 چونکە 9 جاران 7 دەکا 63 67 63 لێ بڕوا دەکاتە 4. دەتوانی لێرە ڕابوەستی خوێندکاری ژیر بنووسی ئەنجامەکە 149 ماوە 4 یان فاریزە دانەی و سفرێک زیاد بکەی لۆ سفرێک زیاد بکەی لۆ چارەکەی دەبیتە 40 دابەش 7 دەکاتە 5 چونکە 5 جاران 7 یەکسانە بە 35 35 لێ بڕوا 5 دەمینێتەوە. دیسان سفرێک زیاد بکەی لۆ 5ەکەی ببیتە 50 ئەو جە 50 دابەشی 7 بکەی دەکاتە 7 چونکە 7 جاران 7 یەکسانە بە 49 50 49 لێ بڕوا دەکاتە 1 دیسان سفرێک دانەی لۆ دەیەکەی لۆ یەکەکەی 10 دابەش 7 یەکسانە بە 3 10 دابەش 7 یەکسانە بە 1 1 جاران 7 دەکاتە 7 10 7 لێ بڕوا دەکاتە 3. وا دیارە هیچ کاتێک ناینە کۆتایی ئەو دابەشکردنە هەتا دێ هەر دەتوانین زیادبی و زیادبی، بەڵام لە جێیەک دەبی ڕاوەستین. ئەمن لێرە ڕادەوەستم هەز دەکەم بەسە 3 ڕەنووس لە ڕاستی فاریزە. ئەنجامەکەم دەنووسم دەکا 149 و فاریزە 571 بەش لە 1000. گەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری 4 13 1305 دابەش 3 1305 دابەش 3 لێرانە 1 دابەش 3 نابی 13 وەردەگرم 13 دابەش 3 دەکات 4 چونکە 4 جاران 3 دەکات 12 13 12 لێ بڕوا دەکا 1 ئەو سفرەی دەینمە خوارێ 10 دابەش 3 یەکسانە بە 3 3 جاران 3 دەکانەوە
دەنەوەی لێ بڕوا دەکا یەک، پێنجەکەی دێنمە خوارێ، 15 دابەش 3 دەکاتە 5 5 3 دەکا 15. ئەنجامەکە هیچ نەماوە، بووە 435. پرسیارەکەی پاشەوی 1425 دابەشی 5 دەکەم، 1 دابەش 5 نابی، چاردەی هەموو وەردەگرم، چاردە دابەش 5 دەکات 2 چونکە 2 جاران 5 دەکاتە 10. چاردە دەی لێ بڕوا دەکات 4 دووەکەی دەینمە خوارێ 42 دابەش 5 8 8 جاران 5 40 42 کەم 40 یەکسانە بە 2 پێنجەکەی دەینمە خوارێ 25 دابەش 5 یەکسانە بە 5 5 جاران 5 25 کەواتە لێرەش هیچ نەماوە، ئەنجامەکە بووە 285. ئێستا تەواو بووین لە پێداچوونەوەی خێرا، دەچینە لای بابەتەکەی خۆمان کە باسی مانەوەیە کە پاش دابەشکردن ماوە. لێرە نووسرایە خوێندکارانی پۆلی شەشەمی خوێندنگەی گەڕەکەکە گەشتێکی خۆشی ساڵانەیان کرد. مامۆستا میان دەستنیشان کرا بۆ پلاندانان بۆ گەشتی ئەم ساڵە. مامۆستا میان ئێستا بەرپرسیارە دەبی چ بکە. لێرە نووسرایە مامۆستا میان پێویستی بە 163 شوشە شەربەت هەیە بۆ ژەمی نیوەڕۆ. ئەو شوشە شەربەتانە یەک یەک نافرۆشرێن خوێندکاری ژیر، بە کارتۆن دەفرۆشرێن. هەر کارتۆنەی 6 شوشەی تێدایە، لە ناو هەر کارتۆنەی 6 شوشە هەیە. ئایا مامۆستا میان پێویستی بە چەند کارتۆنە بکڕی؟ بێگومان دەینی 163ەکەی دابەشی 6 دەکەیت چونکە هەر کارتۆنەی 6 شوشەی شەربەتی لە ناوە. کە دابەش دەکەین 1 دابەش 6 نابی، 16 دابەش 6 دەکات 2 2 جاران 6 دەکات 12 16 12 لێ بڕوە دەکاتە 4 3کە دێتە خوارێ 43 چەند 6 هەیە لە 43 7 چونکە 7 جاران 6 دەکاتە 42 دەبینین یەک شوشە شەربەت ماوە. واتە ئەگەر مامۆستا میان 27 کارتۆنی کڕی یەک شوشە کەم دەکا. یەک شوشە یەک لە خوێندکارەکان شەربەتی نییە، چونکە دەکاتە ئەگەر 27 جارانی شەشی بکەین دەبیتە 162. مامۆستا میانیش پێویستی بە 163ە. لەبەر هەندێ لێرە دەردەچی ئەو 27 چەند کارتۆن شەربەت بکڕی، بەڵام چونکە یەک ماوە مامۆستا میان ناچارە 28 کارتۆن بکڕی، هەر لەبەر خاتری ئەو یەک شوشە شەربەتەی کە کەمی هینایە. کەواتە 27 کارتۆن تەنها 162 شوشەی هەیە. بۆ ئەنجامەکە یەک زیاد بکەواتە ئەو 27 یەکی باوێ سەرێ زیاد بکە هەتا ببیتە 28. مامۆستا میان پێویستە 28 کارتۆن شەربەت بکڕی. پاشان لە لای مامۆستا میان پەتێک هەیە، درێژیەکەی 52 مەترە. دەیەوێ ئەو پەتەی دابەشکە بیکاتە پارچە پارچە، هەر پارچەی 3 مەتر بی. ئایا چەند پارچەی بەدەست دەکەوی؟ 52 دەینین دابەشی 3 دەکەین، 5 دابەش 3 1 1 جاران 3 3 5 3 لێ بڕوا 2 دووەکە دێتە خوارێ ئەوی ئەو لای 22 دابەش 3 7 7 جاران 3 21 1 دەمینێتەوە. واتە مامۆستا میان پەتەکەی کردە 17 پارچە، هەر پارچەی 3 مەترە، 1 مەتریش ماوە. 1 مەتر 1 مەتر مایەوەکە درێژیەکەی تەنیا 1 مەترە. ماوەکە بەشی پارچەیەکی 3 مەتری ناکە، پشت گوێ دەخرێ. لێرانە ماوەکە ئەوەندە گرنگ نییە، جێ پێنادەی، تەنیا دەڵێ بوویتە 17 پارچە، چونکە داواکاریەکە تەنیا ئەوەیە ئایا بوویتە چەند پارچە، دەڵێ بوویتە 17 پارچە. ئەگەر حەزت لێبی دەڵێ یەکیش 1 مەتریش مایەوە، کەواتە مامۆستا میان 17 پارچە مەتری دەستکەوت. لێرە لەو کتێبەی دەیانەوێ بۆمان ڕوونکردنەوە کە ماوە
ئەوەی دەمینێتەوە هەندێک جار زۆر گرنگە، هەندێک جاریش پشت گوێ دەخرێ. ئەوجە خوێندکاریژیر دەبی بزانی کەنجی کەی گرنگە و کەی گرنگ نییە. ئێستا خوێندکاران 158 خەڵاتیان ئامادە کرد. خەڵاتەکان لە ناو کارتۆندا دەنێن. هەر کارتۆنەی جێی 5 خەڵاتە کە هەر کارتۆنەی 5 خەڵاتیان دانا. ئەو خەڵاتانەی کەماینەوە دایانە پۆلێکی تر. ئایا پۆلەکەی تر چەند خەڵاتی وەرگرت؟ لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا کە 158 دابەشی 5 دەکەی چەند دەمینێتەوە؟ ئەو ماوەیە گرنگە، ئێرە گرنگ نییە ئەنجامەکە. باشە 158 دابەشی 5 دەکەین 15 چەند 5 لە 15 سێ جاران 5 15 لێ بڕوا لێرە 0 هەشتەکە زوو دێتە خوارێ 8 دابەش 5 دەکا یەک جاران 5 سێ خەڵات دەمینێتەوە کە جێی نابیتەوە لە کارتۆنەکان. ئەو سێ خەڵاتە دەدرێتە پۆلەکەی دیکە کەواتە پۆلەکەی تر سێ خەڵاتی وەرگرت. ماوەکەیە کە دەبیتە وەڵام. لەبەر هەندێک خوێندکاریژیر باش پرسیارەکان بخینەوە بزانە داواکاریەکە چییە، چیان لێت دەوێ. ئێستا باس بکە لە پرسیاری یەکەم ماوە مانای چی دەبەخشێ. لە پرسیاری یەکەم ماوە واتە ئەگەر تەماشای ئێرەکەن خوێندکاریژیر ماوە واتە چەند شوشە شەربەت کەمی هێنا، واتە چەند شوشە شەربەت پێویستمانە. ئەوە مانایەکەیە. واتە ئەگەر ئەمە 27 کارتۆنی بکڕین یەک شوشە کەم دەکا، چونکە 27 جاران 6 دەکا 162 بە خۆشی مامۆستامیان پێویستی بە 163 شوشەیە. ئەوە مانایەکەیتی. ببورن. دێمە لای پرسیاری ژمارە دێمە لای ئەگەر مامۆستامیان 28 کارتۆن شەربەتی بکڕیبا چەند شوشەی زیاد دەبوو؟ چونکە لە کارتۆنی ژمارە 28 6 شوشە هەیە، مامۆستامیان تەنیا پێویستی بە یەک لەو شوشانەیە کەواتە شەشەکەی بینی کەم یەک چەند شوشە زیادە؟ 5 شوشە زیادە. ئەو 5 شوشێ دەتوانی مامۆستامیان بەخۆی بخواتەوە یان دابەشی کا بەسەر ئەوانەی دیکە ئەگەر تێنیان بی. وەڵامەکە ئەوەیە چەند شوشەی زیادە 5 شوشە. دێنە لای پرسیارە چی دەبێت چ ڕوودەدا ئەگەر مامۆستامیان پەتێکی هەبوو 56 مەتری بوو، ئایا چەند پارچەی 3 مەتری لەلا دەبێ؟ یان هەروەها ئەو پارچەی کە ماوەتەوە چەندە؟ دەتوانین خوێندکاریژیر 56 دابەشی 3 بکەین. 56 دابەشی 3 بزانین دەکات چەند؟ توانین 56 دابەشی 3 بکەین. 56 دابەش 3 5 دابەش 3 دەکا یەک جاران 3 5 3 لێ بڕوا دەکات 2 شەشەکە دێتە خوارێ 26 دابەش 3 دەکاتە 8 چونکە 8 جاران 3 دەکات 24 26 لێ بڕوا دەکات و واتە 18 پارچە پەتی دەتوانی دروستکە 2 مەتریش پەتێکی 2 مەتریش دەمینێتەوە. ئەوە زۆر ئاسانە. واتە پارچەیەکی دیکەشیت ئەو یەکەم جار 17 پارچە بوو ئەگەر بەبیرت بێ خوێندکاریژیر. ئێستا چونکە پەتەکەی 56 مەتریە 18 پارچەی لێ دروست کرد، هەر پارچەی 3 مەتر پارچە چیشماوە کە 2 مەترە. ئەوە ئێستا هاتینە کۆتایی ئەو لاپەڕە، هاتینە هاتمە کۆتایی ئەوانەیەش خوێندکاریژیر لەوانەی داهاتوو باسی لاپەڕە 49 دەکەم هەتا ئەو کات هەر بژی.